کۆبوونەوەکەمان بۆ یادێک و بۆ بۆنەیە کە لە ناخەوە ناخەژێنە و لێرەوە سەرخۆشی لە قوربانیانی کە سوکاری شەیدان و ئەنفارکراوان بە تایبەتی ئەنفارکراوان دەکەین کە لە مناسبەی هەڵدانەوەی گۆڕا بە کۆمەڵەکانمان لە پارێزگای سەماوە هاتە پێش یاداشتێکمان گەڵاڵە کردووە کە دوای ئەم یاداش خوێندنەوەش پاگنووسی دەکەین و تەرجمەی دەکەینەوە بۆ سەر زمانی عەرەبی دەیدەین بە بەڕێزان سەرۆککۆماری عێراق و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم دیارە ئەوەی کە گرنگە ئێمە لێرە باسی بکەین و بۆچوونی ئێمە لە ڕێکخراوی ئەمەکەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی زۆر بێ دەربەست زۆر بێخەم بەرامبەر بە کەیسی ئەنفال دەبوو بەڕێز سەرۆکی کۆماری عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم وەزارەتی تایبەتمەند کە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفارکراوانە دەبوو لە سەماوە بوونایە بە دیار گۆڕە بە کۆمەڵەکانەوە بوایە بۆی لانی کەم چوبوونی ئەوان لە پارێزگای سەماوە لە دیار گۆڕە بە کۆمەڵەکانەمە وایە کردکە سەرکردە سیاسیەکانی عێراق و جیهان و پونسڵ و باڵێزی وڵاتان سەردانی ئەو شوێنیان بکردایەوەکەنە و ڕای گشتی جیهانی ڕای گشتی ناوخۆیی و عێراقی و جیهانیان بەلایەن بابەتەیە ڕابکێشایە بۆەوەی ئێمە کۆمەڵێک بەڵگە و دۆکۆمنتمان هەن کەویش ئەو گۆڕە بە کۆمەڵانێک کە ئێستا دۆزراونەتەوە ئەمەواکە کە کەیسی ئەنفال لەو بێنازیەی کە هەی بووە پێشووتر بتوانرێ بخرێتەوە بەرباس و لە ئێستا کاری لەسەر بکرێت.